بەرنامەی سەربازیون لە هەڵقەی ئەمجارە چیرۆکی کۆمەڵێک مرۆڤی خۆبەخش و گیانفیدا دەگەڕێتەوە کە لە هێڵەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دەجەنگن. ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسێک کە هەموو جیهان بەدەستی دەناڵێنێ و مرۆڤەکان لی ڕادەکەن. ئەو ستافانە لە هێڵەکانی پێشەوەی بەرگری ڕوبەڕووی ئەو دوژمنە وەستاون و ڕێگری لە بڵاوبوونەوەی دەکەن. لە چوارچێوەی ئەو پلانی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر داڕشتووە بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنای نوێ چەند پلانێکی داڕشت کە ئەو پلانانە هەریەکە بەپێی قۆناغی خۆی جێبەجێکران. سەرەتا پلانەکە ئەوە بوو کە چۆن ڕێگری بکرێت لەوەی کە ئەو ڤایرۆسە بێتە ناوەوەی سنووری پارێزگای هەولێر. دواتر پاشی ڕێگریکردن هاتن ناوە بەوەی کە چەند پێشنیاری کرا بۆ ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر بۆ ئەوەی کە بتوانرێت دوورکەوتنەوەی خەڵک لە یەکتری بە هەموو شێوازەکان. دواتر ئەگەر ڤایرۆسەکە داخل بوو بە شێوەیەک بتوانرێت ئەو کەسە دەستنیشان بکرێتن و فحوساتی بۆ بکرێت و پاشی ئەوەش ئەگەر پێویستی بە نەخۆشخانە چۆن بتوانین نەخۆشخانە چ نەخۆشخانەیەک دابین بکرێت شوێنی بۆ بکرێتەوە بە پێی پێویست چارەسەری بۆ بکرێتن. بۆ جێبەجێکردنی پلانەکان چەند کارێکی بەپەلە هەبوو دەبایە بە خێرایی بکرێتن بۆ بتوانین بە تەواوی ئامادە بین. یەک لەوانە دابینکردنی مختبەرێک تاقیگەیەکی پێشکەوتوو بۆ بتوانین نەخۆشەکە دەستنیشان بکات. کاریشتری بەپەلە ئەوە بکە نەخۆشخانەیەک تایبەت بکرێت بۆ ئەو حالەتانی کە احتیمالە کە لەوانەیە ئەگەری ئەوەی هەیە کە هەڵگری ڤایرۆسەکە بن بۆەوەی تەحویلی ئەو شوێنە بکرێن لەوێن دەرێ داخل بکرێن و فحوساتیان بۆ بکرێت. دواتر کاریشتر ئەوە بوو کە نەخۆشخانەیەک بە خێرایی دابین بکرێتن بۆ بتوانین ئەگەر نەخۆشەکە پۆزیتیڤ و نەتیجەکەی تەحویل بکرێت بۆ ئەو نەخۆشخانەیە و جیا بکرێتەوە لە نەخۆشەکانی تر بۆ ڕێگری لە بڵاوبوونەوە بکرێتن. شەڕی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنای نوێ بەڕاستی بە تیمێکی زۆر بەهێز تیمێکی ماندوو ئەنجام درا و ئێستاش بەردەوامن. چەندین ناونیشانی وەزیفی لەو ناوتیمە بەشدار بوون. یەک لەوانە تاقیگەکان بە تایبەتی تاقیگەی تەندروستی گشتی لە شاری هەولێر کە بەڕاستی کارمەندەکانیان دەستی کارگیڕیان لە بەڕێوەبەر و تاوەکو کارمەندەکانیان بەڕاستی زۆر هیلاک بوون و بەڕاستی مەترسیش هەبوو لەسەر گیانیان چونکە چۆنێتی ئەنجامدانی تێستەکە ئەو فاسەکە بەیان دەکرا ئەو سوابە لە نەخۆشەکە لە کەسی گومانیکرا وەردەگیرا لە ڕێگەی کەپوو لە ڕێگەی دەویەوە ئەوان ئیشیان لەسەر ئەو سوابە دەکرد لەبەرەوە دەبایە زۆر بە حەزەر یان زۆر حەزەر بن ئەوەی کار دەکەن کە مەترسی لەسەر گیانیان هەبوو. بەڕاستی زۆر ماندوو ناسانە کاریان کرد. ئێمە کە نەخۆشەکان کە پاشی داخل بوون کە نەتیجەمان بۆ ناردنەوە بەڕاستی چاومانە دەستی ئەوان چاومان لۆ بکە ئەوان هەواڵی خۆشمان پێ بدەن کە ئەو نەخۆشە چاک بۆتەوە یاخود چاک نەبێتەوە. لەبەرەوە بەڕاستی ئەرکێکی زۆر گرنگیان لەسەر شانی بوو بە دڵسۆزان کارەکانی خۆیان جێبەجێکردەوە. هەموو نەخۆشخانەیەک کە دەنێردران یاخود فحسەکان دەنێردرا بۆ تاقیگەی تەندروستی گشتی لە سەرجەم دەستگا تەندروستیەکان دەبینران لە نەخۆشخانە فریاکردنەکان بە شێوەیەکی گشتی لە سەرجەم قەزا و ناحیەکان و هەندێک تیمی تر هەبوون کە بەڕاستی ئەرکێکی قورسان لەسەر شان بوو ئەوانیش تیمەکانی پاراستنی تەندروستی و تیمەکانی 122 فریاکەوتن کە بەڕاستی ئەوانە بە هەمان شێوە وەکو تیمەکانی تر مەترسی لەسەر گیانیان هەبوو بۆی کە ئەگەر بە وردی هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسان نەکەن کە هەڵگری ڤایرۆسەکەنە احتیمالی زۆر ئەوان هەبوو کە توش بن تووشی ڤایرۆسەکە بن. لەبەرەوە ئەوانش پێویست بوو بەپێی ئەو پلانی کە بۆیان داڕژرا بوو کە چۆن خۆیان ئامادە دەکەن لە کاتی پێشوازیکردن لەو کەسانی کە احتیمالی هەیە هەڵگری ڤایرۆسەکە بن و چۆن کە نەخۆشەکان وەرگرت بتوانن بیگوازنەوە بۆ شوێنی مەبەستنەوە. لە تەواوی بازگە و کەرنتین و نەخۆشخانە و تاقیگەکان لە ئەرکدان بە دوای توشبوان دەگەڕێن و دەیان پارێزن. ئامانجی هەموو ئەو تیمانە هەموو ئەو پلانی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر داڕشت بوو تەنها خزمەتکردنی هاوڵاتیان بوو کەەوەش لەسەر ڕاستپاردەی سەرۆکاتی حکوومەتی هەرێم و بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی تیمەکانی تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستیەکانی کرد بۆ بتوانین بە باشترین شێوە لە خزمەتی هاوڵاتیانی خۆمان دابین و سوپاس بۆخوا
تا حدێکی یەکجار زۆر توانیمان سەرکەوتوو بن لە جێبەجێکردن ئەو ئەرکە بەڵام لە کۆتاییدا سەرکەوتوو بن لە هەموو ئەو ئامانجەکە هەمان بوو ئەویش خزمەتکردنی هاوڵاتیان. ئێرە بەڕێوەبەراتی کاروباری پاراستنی تەندروستیە. لێرە دەیان کارمەند و پزیشک و زیاتر لە 20 تیمی بە کۆمەڵ نمونە لە لوت و دەمی هاوڵاتیان وەردەگرن. ئەو تیمانە یەکەم کەسن کە ڕاستەوخۆ بەرکەوتنیان لەگەڵ تووشبوان دەبێت پێشەوەی بزانرێت کە هەڵگری ئەو ڤایرۆسان یان نا. دەمانەوێت بزانین چێنەوانەی لێهەڵەکانی پێشەوە ئەو ئەرکە سەختە لە ئەستۆ دەگرن. ئەو پشکنینانە بۆ دڵنیابوون لە تەندروستی ئەو هاوڵاتیانە دەکرێت چۆن دەکرێت دەیانەوێت هەمووان پارێزراو بن. تیمەکانی پاراستنی تەندروستی لە سەرجەم ئەو شوێنانەی کە نەخۆشێک هەبووە کە لەوانەیە کۆنتاکتی هەبوو بێ لەگەڵ چادۆرەکەی خۆی یاخود کەسانی دراوسێ یاخود کەسوکارەکەی خزم کەسی ئەو تیمانی پاراستنی تەندروستی دەبایە سەردانی هەموو ئەو شوێنانە بکەن. سەردانی هەموو شوێنەکان بکەن بۆ دۆزینەوەی هەموو ئەو کەسانی کە کۆنتاکتیان هەبوو لەگەڵ نەخۆشەکە کە بێگومان بەڕاستی ئەوش ئەرکێکی یەکجار قورسە زۆر زەحمەتیان بینووە لەو پێناوە و بەدڵسۆزانە کارەکانی خۆیان کردووە. لە ماوەی 24 کاتژمێر خزمەتێکی گەورەی تەندروستی پێشکەش دەکەن. ئەو کارش کە ئەنجامی دەدەن پڕە لە مەترسی بۆ سەر ژیانیان، بەڵام ئەوان ژیانی هەزاران خەڵکیان لە ژیانی خۆیان پێ گرنگترە. جگە لەوەش تیمەکانی 122 ئەمبولانس کە بەردەوام لە گواستنەوەی ئەو نەخۆشانەدا بووینە کە هەڵگری ڤایرۆسەکە بووینە بۆ پاش ئەوی دەستنیشانکردنیان لە تاقیی تەندروستی گشتی و لە فریاکەوتنی ناوەند پاش ئەوی کە دەگوازرانەوە بۆ نەخۆشخانەکانی ئەو نەخۆشخانە ئەو سێ نەخۆشخانەی کە نەخۆشی کۆڕۆنای تێدا داخل دەکرا ئەوانجی بە هەمان شێوە دەبای ئەو نەخۆشانە بگوازنەوە بۆ ئەو شوێنی مەبەست بۆ ئەوی لەوێ چارەسەر وەربگرن. ئەوانیش لە ماوەی 24 کاتژمێر بەردەوام لە ئەرکدا بووینە بەڕاستی مەترسی هەموو ئەو تیمانی کە باسم کرد مەترسی هەبووە لەسەر گیانیان بۆ کە احتیمالی هەیە تووشی ڤایرۆسەکە. ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەک باڵی بەسەر بەشێکی زۆری جیهاندا کێشاوە. بەهۆیەوە پەتایە سەدان کەس بوونەتە قوربانی لەسەر جەم وڵاتانی جیهان. کوردستانیش وەک بەشێک لەو جیهانە ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە دەبێتەوە. بەڕاستی ئەو تیمانە کاریگەرێکی زۆر گرنگیان هەبوو بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. چاتوو ئەگەر نەخۆشێک هەبوو بەرکەوتەکانی بەجێبێلی و بە دوواداچوونیان لۆ نەکەی تا بزانی ئەوان نەخۆشیەکەیان هەیە یان نا دەبێتەوە هۆی ئەوەی یەکێک لەوانەیە شارێک توشکە ئەگەر هاتوو جیانەکراوە. چی ئەوان یەک نەخۆشەکەیان تەحویل دەکرد لە خەستەخانە، دووش بەرکەوتەکانیان دەبردە بۆ کەرەنتین دەکران و پشکنینیشان لۆ دەکرا. ئینجا هەموو منتقەکەش پشکنینیان لۆ دەکرا سوابێن لێ وەردەگیرا. ئەوە لەلایەک لایەکی تریش تیمەکان ئێستاش بەردەوامن لە وەرگرتنی نمونەی هەڕەمەچی لەو شوێنانەی کە گومانی لێ دەکەی بە تایبەتی ئەو شوێنانەی کە خەڵواڵغن خەڵکێکی زۆری لێ بەرکەوتەی لێە ئێستاش بەردەوامن لە وەرگرتنی نمونە لەو شوێنە خەڵباڵغانە تاوەکو بزانین نەخۆشیەکە لە ناو کۆمەلگا هەیەیان. لەوەتی پەتای کۆرۆنا هاتیە ئێمە ئیشمان بدایەتی کارکردن بوو لە بۆ وەرگرتنی کۆنتاکتەکان وەرگرتنی کەرەنتینەکان. دوای دەستمان پێکرد سامپلی هەرەمەچی واتە نمونەی هەرەمەچیمان وەرگرت لە کۆمەلگا لە بازاڕەکان لە شوێنە گشتەکان لە بەنزینخانەکان لە تەڕەفرۆش و سەوزەفرۆش و گۆشت فرۆش بۆ ئەوەی بزانین تاوەکو چرا دەیەک ئەم نەخۆشیە هەیە لە کۆمەلگا و پێ نەزاندراوە. ئایا هەیە لە کۆمەلگا و نازاندرێتن چونکە بەڕاستی 180 ئەوانەی ئەم نەخۆشییان هەیە هیچ ئیشارەتێکیان نییە، نیشانەیەکیان نییە کەوا دەرکەویتن، بەس هەڵگری ئەم پەتایەنە. بۆیە ئێمە زۆر جاران کە کارەکانمان دەکرد لە ناو کۆمەلگا مەترسیێکی زۆر لەسەرمان هەبوو لەسەر خێزانەکانمان هەبوو چکە دەچینەوە ناو خێزانەکانمان. لە بەڕێوەبەراتی کاروباری پاراستنی تەندروستی ڕۆژانە چەند تیمێکیان هەیە دەدەچن ئەمەش وەکو تیم ڕۆژانە دەرچوینە بۆ وەرگرتنی سامپڵەکان. ئەم کارەشمان بۆ ئەوی کردووە بۆی خزمەتێک بەو
بەگەلەکەی خۆمان بکەین بە خەڵکەکەی خۆمان بکەین و هەروەها ئامانجمان پاراستنیان بۆ لەم نەخۆشیە و ئەو کەسانێک کە توش بووینە بیان پارێزین و خزمەتیان بکەین. بۆ ماوەی هەر ساڵە لە بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی دەوام دەکەم لە هۆبەی خۆراک. ئامانجمان لەو کە دەردەچین ئەو تیمانە لە بۆ ئەوی سامپڵی وەرگرین لە بۆ ئەوی سەلامەتی خەڵکەکەی بزانین کە هەڵگری ئەو ڤایرۆسەنە یان نە. ئەوڕوو بە ڕووبەرەوەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە باشترین میکانیزم و بەرنامە و پلان هەوڵ بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و پاراستنی هاونیشتیمانیان درا. ئەو پاڵپشتەی حکوومەت بووە هۆی سەرکەوتن لە چاو مەترسی و ترسناکی ڤایرۆسەکە و بەراورد بە وڵاتانی دراوسێ و جیهان. دوای وەرگرتنی تێستەکان بە شێوازێکی زانستی وەردەبردرێت بۆ تاقیگەی ناوەندی هەولێر. لێرە سەربازەونەکان شیکردنەوە بۆ ئەو نمونانە ئەنجام دەدەن کە بە پرۆسەیەکی ئاڵۆز و پەرلەمەترسی دادەنرێت. بەڕزانش کە لە تاقیەکان کاریان دەکرد بە تایبەتی تاقیگەی تەندروستی گشتی دەبووە لە ماوەی 24 کاتژمێر خەفاری ئەشیگریان هەبێت، یعنی لە ماوەی 24 کاتژمێر بە بەردەوام کار بکەن و تیمەکانیان دابشکرا بوو کارمەندەکان دابشکرا بۆ سەر چەند زۆرێکی ئەشیگریکەوە بتوان بەردەوام لە کاردا بن و بەڕاستیش مەترسی لەسەر گیانیان هەبوو لە کاتی کارکردن لەوەی کە خوان خواست ئەگەر ئەو ڤایرۆسە بە شێوەیەکی ورد و بە زانستیانە کاری لەسەر نەکرێت احتیمالی هەیە ئەو کەسی کاری دەست دەکات تووشی ببێت. لە کارەکانیان بەڕاستی زۆر دڵسۆزانە زۆر ماندوو ناسانە کارەکانی خۆیان کردووە و بەڕاستیش کارێکی زەحمەت بە ئەوانی کە یەکەم هێڵی ڕوبەڕووبوونەوە ئەوان کە نەتیجەکان بەدەست ئێمە دەگەیشتەوە ئەو نەخۆشە هەڵگری ڤایرۆسەکە یاخود هەڵگری. ئەو ڤایرۆسە وەکو یەکەم ئەزمون کە تیمەکانی تەندروستی ئێمە و ئێمەش وەکو ئیدارە ڕوبەڕووی بوونەوە بۆ هەمومان کارێکی نوێ بوو. بەڵام تیمەکانی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی خۆپارێزی لە 122 لە پشکنین تاقیگا لەو تیمانەی تر کە لە نەخۆشخانەکانی کۆڕۆنایان بەڕێوە دەبرد و ئەو تیمانەی تر کە ڕۆژانە لە کەرەنتین پشکنینیوان وەرەگرت. هەموو تیمەکانی تەندروستی بەیەکەوە سەلماندیان کە ئەوان ئەو مرۆڤە گەورانن کە دەتوانن ڕوبەڕووی قەیرانی گەورە ڕوبەڕووی مەترسی گەورە بنەوە. ژیانی خۆیان ئاسوودەیی خۆیان خستە مەترسی لە پێناوی ئەوەی بتوانن شارەکەی خۆیان هەرێمەکەی خۆیان وڵاتەکەی خۆیان پارێزن. بۆیە ئەوانە ڕاستە لە بەردەم شاشە و لە ڕووی میدیاییەوە سەربازی ونن، بەڵام من پێم وایە ئەوانە لە ناخ و دڵ و وجدانی هەمومان لە شارەکەی خۆمان لە هەولێر لە هەموو کوردستانیش ئەوانە بە گەورەی بە پیرۆزی بە مەزنی دەمێننەوە چونکە کارێکی گەورەیان کرد. بۆیە من لە ناخی دڵمەوە دەستخۆشیان لێ دەکەم، لە ناخی دڵمەوە دەستیان دەگوشم و چاویان ماچەکەم. ئەوان بەڕاستی سەربازی ونن، بەڵام لە ناخ و دڵی ئێمەدا هەمیشە بە گەورەی بە مەزنی دەمێننەوە. وەکو تیم ئێمە شەو ڕۆژمان لەسەر یەکدانە بۆ پشکنینی ئەم ڤایرۆسە کۆڤید-19
یەک بەخۆم یعنی دەشە و دە ڕۆژ هەر نەچوومەوە بێزگەوەی یعنی جەماعەتی تیمەکەی خۆم بە شەو ڕۆژمان لە سەیەکدانا ڕاستی بیدایەتە زۆر ناخۆش بۆ ئەمەش زۆر یعنی ماندوو بووین. ئەوە ئەرکێکی سەرشانی هەموو کارمەدانی خۆمان بوو، ئەرکێکی بچووک بوو، کردمان لە پێناو هاوڵاتیانی خۆمان و ڕزگارکردنی شاری هەولێر و کوردستان بەگشتی لەو ڤایرۆسە. طبعاً من دکتۆراکەشم هەر لەسەر کۆرۆنۆ ڤایرۆس بووە، پێشتر کارم کردووە لەسەری ئەم ڤایرۆسە چەند جۆری هەیە نۆرمەڵە و نەناو خەڵکان هەر سوڕاوەتەوە، بەڵام لە ئەو دوو دەی لە 20 ساڵی ڕابردوو سێ جۆری لێ دەرکەوت کە مەترسیان هەبوو لەسەر ژیانی ئینسانە. ئەوەی ئەخیریان ئەم کۆڤیدە بوو. کاری ئێمە لە تاقیگا ئێرە ئەوە بوو کە سامپڵەکانمان بۆ ئاهات لە تیمە گۆڕۆکەکان لە نەخۆشخانەکان لە بنکەکانی تر وەرمانەگرت پرۆسیسی ئیشەکە تەبعاً قورس بوو، ناخۆش بوو، هیلاکی زۆرتیا بوو، بەس ئامانجی ئێمە دەرکردنی ئەو ڤایرۆسە بوو دۆزینەوەی تا بتوانین نەخۆشەکان جا بکرێتەوە و بەرک و چارەسەر بکرێن. سەرەتای کە ئەم ڤایرۆسە هاتە ناو کوردستان ڤایرۆسی کۆرۆنا دەستمان کرد بە تێستکردن کە وەکو تیم بووین کە ئەمنیەکەکەم لەو تیمە سەرەتا زۆر زەحمەت بۆ ڕاستی کە سامپڵمان زۆر دەهات. بە نزیکی 2 مانگ دەبێ وەک ئەرکێکی ئەخلاقی نیشتیمانی ئینسانی شەو ڕۆژمان لەسەر یەکدانا بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی بەڕێز بۆ خزمەتکردنی نیشتیمانەکەمان و هیوادارم ئەو خزمەتە ببێ بە پارێزەری هاوڵاتیانی هەموو هەرێمی کوردستان. هەر لە سەرەتایی هاتنی ئەو ڤایرۆسە کۆڤید-19 ڤایرۆسی کۆرۆنا ئەمە دەستمان بە ئیشەکە کردو ژیانشمان زۆر لە مەترسیدا بوو، بەڵام هەر شەو و ڕۆژ هەر بەردەوامی ئیشەکەمان کردو ئەلحەمدوللا هەتا گەشتینە ئەو ڕۆژەی ئێستاش ئینشاءالله ئەوە بەرەو نەمانی ئەو ڤایرۆسە دەچین و ئینشاءالله کۆنتڕۆلی ڤایرۆسەکە دەبیت. و من وەکو شارەزا لە بواری ڤایرۆسات و ئیشکردن بۆ ماوەی زیاتر لە 8 سال لە هۆپەی ڤایرۆسات ئێمە لە سەرەتای هاتنی ئەو ڤایرۆسە بۆ هەرێمی کوردستان هەستان بە کارکردن لەگەر هاوڕێیەکانم لە هۆبەی PCR بۆ دەستنیشانکردنی ئەم ڤایرۆسە کە ناسراوە بە کۆڤید ڤایرۆس. مەترسی لەسەر ژیانی کارمەندەکان هەبووە لەسەر دکتۆرە بەڕێزەکان هەبووە هەموو کاتێک مەعەڕەز بوونە لەوەی تووشی ئەم نەخۆشیە ببن، بەس خۆشبەختانە تا ئێستا هیچ کارمەندێکمان تووشی ئەم نەخۆشیە نەبووە و نەمان هێشت ئەو نەخۆشیە لە ناو هاوڵاتیان بڵاو بێتەوە بە تاوکاری تیمەکانی پاراستنی تەندروستی و تیمەکانی کەرەنتین و تیمەکانی تاقیگا و نەخۆشخانەکان و خۆشبەختانە تا ئێستا توانیمان ئەم نەخۆشیە لە هەولێر کۆنتڕۆل بکەیت. بە هەموو توانامانەوە لە ماوەی 2 مانگی ڕابردوو کە بەیەکەوە ئیدارەی ئەم قەیرانەماندا و بەیەکەوە ڕێنمایی تەندروستیەکانمان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێ کرد لەگەڵیان بووینە بە شەو ڕۆژ و ئەوەی پێشمان بکرێت بۆ داهاتوو بە تەکید پشتیوانیان دەبین. ئەوان لەم دۆخە سەلماندیان کە شایستەی ئەوەن زیاتریان بۆ بکرێت لەوەی کە پێشتر بۆیان کراوە. ئەوان سەلماندیان کە وەکو پێشمەرگە ئاسا سنگ و خۆیاندایە پێشەوە و لە ڕیزی پێشەوەمانەوە بۆ ئەوەی خەڵکی خۆیان بپارێزن، بۆیە هیچ گومانیان نەبێت ئێمە وەکو پارێزگا لەگەڵیان نەبین، پشتیوانیان نەبین و بە هەموو تواناشمانەوە هەوڵ دەدەین هاوکار و هەماهەنگ بین لەگەڵیان بۆی بتوانن بە باشترین شێوە کارەکانی خۆیان بکەن. ئێرە نەخۆشخانەی کۆرۆنای ئیماڕاتیە لە هەولێر. لێرە تەواوی پێداویستی پزیشکی و کارمەند ئامادەکراون بۆ چاودێری دۆخی تەندروستی هەموو کەسانی توشبووی ئەو ڤایرۆسن. بەردەوام شەو ڕۆژ چاودێری ئەو کەسانە دەکەن. پشکنین بۆ دۆخی تەندروستیان دەکرێت و بەردەوام ڕەشاندن و کاری تاقیم ئەنجام دەدرێت. چەند نەخۆشخانەیەک شاری هەولێر دیاریکران بۆ ئەوەی کە ئەو نەخۆشخانەی پێویستیان بەداخلبوون هەیە و هەڵگری ڤایرۆسەکەن پۆزتیڤن لۆ نەخۆشخانە چارەسەر بکرێن. یەکەم نەخۆشخانەی پێشمەرگە بوو کە تیمێکی سەرپەرشتی دانرا بۆی بە خێرای ئامادە بکرێت و بتوانین نەخۆشەکان وەربگرن کە لە ماوەی 72 کاتژمێر توانرا نەخۆشخانەکە ئامادە بکرێت.
دواتر نەخۆشخانەی ئیماراتی وشاری هەولێر بە هەمان شێوە ئەویش ئامادەکرا و دواتر پاش ئەوەی کە نەخۆشەکان لە توانای ئەو دوو نەخۆشخانەیە دەرچ و ژمارەکان یەکجار زیادی کرد نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر ئەویش بە هەمان شێوە ئامادەکرا. ئێمە لەم نەخۆشخانەیە بە بەردەوامی 24 کاتژمێر ئێشگریمان هەیە و خزمەتی تەواوی نەخۆش دەکرێت هەر پێداویستێک نەخۆش پێویستی پێبی ئێمە بۆی دابین دەکەین. ئێمە مەترسی هەیە لەسەر ژیانمان کە هاتی نەزانین دەزانین مەترسی هەیە بەڵام ئامانجی ئێمە خزمەتکردنی نەخۆشە و خزمەتکردنی شارەکەمانە و ئەوە بەڵێنیش دەدەین تاکو ئەم نەخۆشیە مابی ئێمە بە بەردەوامی لەو نەخۆشخانەیە دەمێنینەوە. ئێمە وەکو پەرستاران پشتی شێرمان بەرکەوتۆ لە بەرکەوتن لەگەڵ نەخۆش بۆ ئەوەی ڕێگر بین لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لۆ کۆمەلگا و چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە توش بوون. ئامانجیشمان ئەوەیە خزمەتی نەخۆش بکەین و خزمەتی وڵاتەکەمان بکەین. من وەکو پەرستارێک دانراوم لەگەڵ چەند پەرستارێشتر بۆ وەرگرتنی سواب جگە لە کارەکانی خۆمان. دوای ئامادەکردنی تەواو پرۆتێکشنی تەواوی خۆمان بە و جلوبەرگانە ئەچین بۆ سەردانی نەخۆشەکان و نمونەیان لێ وەردەگرین لە لووت و لە گەروو. من وەکو خۆبەخشێک داوام کرد کە بێم لێرە کار بکەم. ئێستا سەرپەرشتیاری ئەو پزیشک و پەرستارانم کە ئەچنە ناو نەخۆشەکانەوە بە زانستی بە عەلمی چۆن ئەچنە ناو نەخۆشەوە چیزلوبەرجێک لەبەرەکان چۆنی ئیشەکانی خۆیان جێبەجێکەن هەر شتێک بەبی دەمە دەستیانەوە ئامادەباشیەکی باشەکەین بۆ خۆپاراستنی خۆمان و بۆ خزمەتکردنی نەخۆشەکان. ئەمە لە تاقیگەی کار دەکەین ڕۆژانە هەروەکو کارمەند و کارمەندەکان کە دەبی خۆمان گۆڕین بچینە ناو تاقیگەی. ئەو نەخۆشانێکە پێویستیان بە پشکنین هەیە ئێمە ڕۆژانە لە بۆیان دەکەین. خۆپاراستن هزار جار باشترە لە چارەسەر پشت بە خوددا ئێمە بزیشکانی تەندروستی سنگمان بە قەڵغان کردووە بەرەنگاربوونەوەی ئەم پەتای کۆرۆنا هیوادارم هەمووتان سەلامەت بن وە کوردستانش سەلامەت بێت. خواردن و خواردنەوە پێداویستی ڕۆژانیان لەسەر ئەرکی حکوومەت بۆ دابین دەکرێت. لە هەرێک لەو نەخۆشخانانە چەند تیمێک هەبوون بۆ ئەوی کە پێشوازی و چارسەری نەخۆشەکان بکەن هەموو ئەو کەسانی کە لێوێن دەرێ لە گولۆ نەخۆشخانانە کاریان کردی بەڕاستی بە دڵسۆزانە کارەکانیان کردو و بە هەمان شێوەش لە خەمی ئەو نەخۆشانەدا بوونەوەی کە بتوانن زۆر بە خێرایی بە پێی پرۆتۆکۆڵی تەندروستی جیهانی چارەسەریان بکەن و بە خێرایی بتوانرێت ڕەوانەی ماڵەوە بکەنەوە. لە نەخۆشخانەکان چەندین کارمەند و پزیشک لارەکدان ئەرکێک کە هەموو جیهان و مرۆڤایەتی چاوی لە دەستی و ستاف و کەسانەیە کە خۆیان کردوتە قوربانی بۆ پاراستنی مرۆڤایەتی. ئەوەی کە تا ئێستا پێی گەیشتون کە هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر تا ڕادەیەک پارێزراوە و تا ئەمڕۆژ ڤایرۆسەکە بە سنوورداری ماوەتەوە لە سایەی پشتیوانی و سەبر و تەحمل و خۆڕاگری خەڵک بووە. ئێمە هەمومان لایەک بەڵام خەڵک بە تەنها لە لایەکی تر و گەورەتریش توانی کە تحمل بکات سەبری هەبێ. بۆیە داوایان لێ دەکەم زیاتر خۆڕاگر بن، زیاتر خۆپارێزن. ئێستا قۆناغی خۆپارێزی و تاکپارێزیە. ئێستا لەبەرەوەی بازار و دوکان و شوێنەکان کراونەتەوە ئەگەر خۆیان نەپارێزن لەوانەیە دۆخەکە سەخت ببێ و مەترسیەکانی کۆڕۆنا هێشتا زۆر ماون. بۆیە هیوام وایە کە بەردەوام بن لە خۆپارێزی لە سەبر درێژی بەڵام لە هەمان کاتیشدا لە ناخی دڵمەوە سوپاسی سەبر و تەحمل و خۆڕاگریانەکەم. بە ناوی خۆم پارێزگای هەولێر سوپاس و ستایش و پێزانینی گەورەم بۆ تیمەکانی تەندروستی لە سنووری پارێزگای هەولێر هەر لە 122 لە تیمەکانی پشکنین لە تاقیگا لە تیمەکانی خۆپارێزی لە تیمەکانی چاودێریکردنی کەرەنتینەکان لە هەموو ئەو تیمانەی کە لە نەخۆشخانەکانی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەولێر کاریان کرد شەو نوخونیان کرد وەکو سەربازی ون
ماندوو نەبوون لە پێناوی پارێزگاریکردن لە سەلامەتی ئێمە لە ناخی دڵەوە سوپاسانەکەم هەر تەمەند درێژ بن هەر بۆمان بمێنن بۆیە دیاری سەربازی ونیان پێشکەش دەکەین پیرۆستان بێت.